نرخی ئۆتۆمبیل هاوشێوەی کاڵا و شمەک و خزمەتگوزاریەکان بەرز بووەتەوە. نرخەکەش لە ئۆتۆمبیلێکەوە بۆ ئۆتۆمبیلێکی تر جیاوازە. فرۆشیارانی پێشانگای فرۆشتنی ئۆتۆمبیل لە سلێمانی باز لەوە دەکەن ئەم بەرزبوونەوەی نرخە بازاڕی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلی لاواز کردووە. لە هەموو جیانە ئۆتۆمبیل گران بووە، نەوت گران بووە بە بۆنەی نەوتەوە و کرۆنا زەرێکی زۆری لە شەریکەکانیە شەریک بە تایبەتی شەریکی ئۆتۆمبیل ئێستاش ئینتاجیان کەم کردوێتەوە، دروستکردنیان کەم کردوێتەوە، لە 50 بۆ 60 داگرتووە. وەکو فرۆشتنی جاران زۆر خۆشتر بوو. سیارەتە کڕی بۆ نمونە لە دووبەی ئەمان کڕی جاران ئێستا بێ لە ئەمریکاش بکڕین، لە دووبەی بکڕین زەرەرەکەین، چونکە ئەوان خێرەکەی بخۆن بۆ ئێمە هیچیان نامێتەوە، لە ئەمریکایی کڕین هەتا گاتەوەی ئێرە زۆری پێچێ بە گەشتنەوەی و بە فرۆشتنەوەی 6 مانگی پێچێ. سیارش گران بۆ بەڵێ بازار خۆش نەماوە لە چاو جارانە سیارەی 20 گەڵا 15 بۆ 20 گەڵای چۆتە سەر. ئەم کڕنی فرۆشتنە لەسەر ئێمە نا لەسەر هەموو کەسێک ئێستا ینی دەوری بووە. بۆ نمونە کەسێک هاتە ماڕۆژ جاران ئاڵتیمای کڕی بە 150 گڵا ئاڵتیمای سپی باشە، ئێستا ئاڵتیمای کڕی بە 175 گڵا 80 گڵا، یعنی چەند ڕۆژێستەری 35 گڵ ڕۆژێستەر سیارەیەک. ئەو 150 گڵای کە جاران بە ئاڵتیمایکەیە ئێستا بە سنترایەکێدا باشە. فەرقی ئێمە لە بازار چی خۆی سەر بڵێ مەسلەی ئێرە نییە، هەر لە ئەمریکا سیارە گران بوو. ئێستا وڵاتی ئەمریکا هەر سیارێکی کە ئێستا خاتە مەزادەوە 90 خۆی کڕێ. سیارەش زۆر گران بوو، ینی فەرقەکەی زۆرە لە چاو ساڵانی پێشوە. ساڵانی پێشوو بەرزونزمی بازار هەبووە، لە هەموو شوێنێک لە هەموو کەسابەتێکا بازار بەرزونزمە بێ، بەس هیچ کاتێکم ساڵ نەبووە. ساڵ ئۆتۆمبیل زۆر گران بووە. بە بڕوای شارەزایانی ئابووری هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی ئۆتۆمبیل جیاوازە، بە شێوەیەک بەرزبوونەوەی نرخی کەرەستەی خاو وەک ئاسن و ئەلەمنیۆم و لاستیک هۆکارن، هەروەها بەرزبوونەوەی نرخی نەوت و وزە بەهۆی جەنگی ڕووسیا و ئۆکراین و کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی گواستنەوە هۆکارێکی دیکەیە. ئەمە سەرەڕای کاریگەریەکانی کۆرۆنا لەسەر بڕی بەرهەمهێنانی ئۆتۆمبیل کە وای کردووە بەرهەمهێنانی ئۆتۆمبیلی نوێ بەراورد بەو خواستەی لەسەرەتی کەمتر بێت. هاوکات بەرزبوونەوەی نرخی بەنزینیش لە ناوخۆی هەرێمی کوردستان کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی ئەو ئۆتۆمبیلانە هەیە کە کەمتر بەنزینیان پێویستە و لە قەبارە و بزوێنەردا بچووکن. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.